تەنیا یەک ڕۆژی ماوە بۆ جەژن دەسەڵاتداران بەڕەوای نابینن بەر لە جەژن دڵی هاوڵاتیان خۆش بکەن و موچەیان پێ بدەن. ئامانج فرۆشیارێکی جلوبەرگە و دەڵێت هاوڵاتی هەیە بە قەرز جلوبەرگی جەژنی بۆ منداڵە هەتیوەکانی بردووە. جەلیلیش دوکاندارێکی دیکەیە و دەڵێت 22 ساڵە بێبازاڕی وەک ئەم ساڵی نەبینیوە. دەژڵێت خەڵک ئومێدێکی هەبوو موچە هەر بێت بەر لە جەژن، بەڵام هەڕەشەی بەرپرسانی کورد هێندەی تر دۆخی موچەخۆرانی ئاڵۆزتر کرد. ئێستا تازە هاتووە کابرا ینی تاقمەکی بردۆکتی کاچی منەتە مەعاشدێ بم دێ هێچ بکە خۆگەن نەیدی کابرا ئارە وەڵای هەتیویش بووە ناچاری بیدێکا کەس خۆدنی هەر کەسێک بە بەزەی بە کابرەدا دێتەوە بەخۆن زۆریش فەرقە هەزار کەس دێتەکە منداڵە کاکە شتی کۆنت لا نێبی دێ منداڵەکە میان شتێک بە خەراو بێ کابرا دێ هەزارە هەن کەس دێتەکە من تازە بای مردویان هەتی بووە کابرا دڵ خاترم بگرە بەخوا بەدەستمەوە نیە مەعاش نایە یعنی زۆر گۆڕاوە زۆر لەو بازاڕێت 22 ساڵ و 10 ڕۆژە کاسبی دەکەم خوا گەدارە لە ماوەی ئەو 22 ساڵە و 10 ڕۆژەیدا بێ بازاری وەکو ئەم جارەی ئەو جەژنەی نەدیوە بە تایبەتی دوای ئەو لێدوانەی کاک مەسعود کە وتی لێدوانێکی دا ئیدی ئەوانیش وەڵامیان دایە ئەوانێ ئەوەی حکوومەتی عێراقی بە بڕین نازم بلێ بڕینی موچە و ئەو بابەتانە یەک جاری چۆن دەڕێ خەڵک ئومێدێکی هەبوو موچە هەردێ ئیدی کاک مەسعود قسەی کرد و ئەوانی ڕەدیان دایەویدی یەک جاری خەڵک ئومێد بڕاو بوو. هاوڵاتیان دەڵێن دەسەڵاتداران هیچ باکیان نییە بە دۆخی بار و گوزەرانیان و هیچ ئومێدێکیشیان نییە بەر لە جەژن موچەیان پێ بدرێت. پێیان وایە فەرمانبەران و موچەخۆران بوونەتە قوربانی ململانەی سیاسی نێوان هەرێم و بەغدا. دەبوار بێجێ لە موچەی هەدێشی لەگەڵ بە ئەکا قەت دەوێ وە نییە کاکە دەبوو هەدێشی لەگەڵ بێ بەس نییە ناندنێ وڵای براگە مەعاشەکە باتیاگەلێت چاوی ئەزەوە بەوای ململانەی بەغدا و هەرێم وەزەکاوای لاتوە هیچ ئومێدێک هەیە تازە بۆ جەژن خەڵک موچە وەربگرێت ناوەڵا یەک ئومێد نییە ئەوشە لاوەڵەکانە باسی کەوتی نایە تا دوای جەژن بێموچەی بە جۆرێک کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست کردووە. هاوڵاتیان باز لەوە دەکەن تەنانەت ناتوانن ئامادەکاری بۆ جەژن بکەن و هەروەها جلوبەرگیش بۆ منداڵەکانیان بکڕن بۆ جەژن. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن یاخود پێیان وایە کە هاوڵاتیان بوون بە قوربانی ململانەی سیاسی نێوان هەرێم و بەغدا. لەو بینەشدا تەنیا هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران بوونەتە قوربانی و موچەیان پێ نادرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕی.